ئێستا لەسەر یەکێک لە هونەرە زۆر جوانەکانەکەین ئەویش هونەری هەڵکۆڵینە لەسەر تەختە. ئەمڕۆ کەسێکی دەستڕەنگین لامان ئامادەیە کۆمەڵی کاری زۆر ناوازە و زۆر جیاواز و تایبەتی هێناوە لەگەڵ خۆیان هەموو کارەکانی ئەو بەڕێزە کاری هەڵکۆڵینە لەسەر تەختەجا بابەتی زۆر سەرنجڕاکێش زۆر جوانی دروست کردووە. ئێوەش ئەتوان بینەری ئەم بەرگەیە بن ئەو بەڕێزەش کاکە تەنها خانەقی نییە کە ئەمڕۆ با کارە جوانەکانی ستۆدیۆ ڕۆژێکی نوێی جوانتر کردووە. کاک تەنها سڵاو لێبێ و بەیانی باش بێ. سڵاو لێبێ کاک تەنها، زۆر بەخێر بێ سەر چاوان. کاک تەنها دەستپێکی گفتوگۆکانمان با لە ئەزمموی تۆ دەست پێ بکەم. پێم بڵێ ئەزمموی کاکە تەنها لە هەڵکۆڵین لەسەر دارابوو کێ گەڕێتەوە چۆن هاتیتە نێو ئەم بوارەوە؟ پێشەکەی سپاس بۆ سەرجەم ستافی کەناڵی کورساتەکەم کە چەندین جارە ئێوە من بەسەرەکەنەوە بای خدەن بە ئیشەکان. ئەویش نیشانەی ئەوەیە کە ئێوە بەڕاستی ڕەسەن پەروەرن، ئێوە هەمیشە لە خزمەتی هونەرا بوون. و سوپاس بۆ خۆش کە من توانیم تا تاکو ئێستا کە لەم ماوەی 15 ساڵەیە کە ئیشەکەم توانیم کە بەجێ ڕەزامەندی بۆ چواردەورەکەم و ئێوەش یەکێکن لەو کەسانە بەڕاستی زۆران بەڕێزن. ئەم ئیشەی من پێشەکی ئەگەڕێتەوە بۆ 15 ساڵەمە بەر 15 بۆ 16 ساڵەمە بەر. ئەیزیاتر ئەوەی شوای لە من کرد کە بێمەنەوە ئەم ئیشەوە کە خۆم دەستی قەڵەم هەیە و شعرێ نووسم تاکو ئێستای 3 کتێب نووسیوە. هەستم کرد کە ئەگەر بکرێ بە تابلۆ ئەمێنێتەوە بەڕاستی و هەرواشە جیاوازە تۆ شعرێک بۆ نمونە تابلۆکی مفتی پێنجوێنی بکەی بە تابلۆ ئاوا جیاوازەوەی لە کتێبەکە بێ بەڕاستی. کاتە یەکەم جار تۆ شاعیر بووی اینجا دواتر هەوڵا بۆ پاراستی شعرەکانە لەسەر شعر وای کرد کە من ببنەوە ئەم کارەوە ئەم کارێش وەکو دیارە ئەمێنێتەوە کوتاکو ئێستاش کە بەرچاوە کە ماوەتەوە. سوپاس بۆ خوا کە توانیوە بیگەنم بەم ڕادەیە. تاکو ئێستا توانیمە 27 پێشەنگای تایبەت بە ئیشەکانم جگە لەوەی هونەرمەندان کە سپاسیانەکەم لە شارەکان ئەگەر بەشداریان کرۆمنیان بە میوان قبول کردووە ئەوش جێگایشان نەزیبە بۆ من. سپاس بۆخوا کە توانیمە تاکو ئێستا ئیشێکی بەرچاو باش بکەم بە تایبەت لە ئەرشیفی کوردی لە هەموو شاعیرەکان. هەندێک جاریش پێویست بووە کە پێشەنگای بکەمەوە کە بەس تەنها شعری خۆم بێتیایە. سپاس کە تاکو ئێستا زۆر باشە زۆر لە خۆشم ڕازی بۆ ئیشە. ئەم هونەری هەڵکۆڵینە هونەرێکی زۆر باوە لە جیانە زۆر گرنگی پێدەن، بەڵام ئەم شێوازەی تۆ جیاوازیەکی کەیتیابەتی یەکەم بەدەر لەوەی کە هونەرێکی هەڵکۆڵین بە یاخو کارکردن بێ لەسەر شێعر کەمە دوو شێوازی جیاوازە بە یەکۆبی بەسیتەوە. لەگەڵ دەستپێکردنی کارەکانی تۆیە چ ماتریاڵێک بەکارێنی؟ هەمووی تەختەیە یاخود چەندین مادەی ترتیایە بەکارێنی؟ بە سوپاس هەمیشە وتمە سوپاس بۆ هێزانم کە لە نەتەوەیە کە مەتوانم لە هەموو ڕێکۆ شانازی بکەم کە کوردم. ئەم ئیشە ڕاستە لە جیهانە زۆر باوە، ئیشی زۆر کراوە لەسەری بە حکمی ئەوەی دنیا بەرەو پێش ئەڕە بەرە پێشی ڕۆیشت و زۆریش هەرچەندە زۆربەشی بە ئامێ دەکرێت، بەڵام ئەم ئیشە ئیشی دار هەر ئیشێک پێکراوە فول کوردیە. مێژەکە ئەگەڕێتەوە بۆ 3000 ساڵ لەمە بەر و پێم وانێ هیچ نەتەوەیەک لە دنیا لە 3000 ساڵە توانی بێتی ئیش بکە ئاوا بەداخەوە نەماون ئەو ئیشانە. بەڵام ناوی ماوە مێژوو ئەڵێت شوێنەکان ئاساوارەکان کە بەڵگەن بۆ ئێمە کە کورد یەکەمی کەس و زۆر دەست پێشخەر لە ئەم ئیشی دار بەڕاستی هەمیشە شانازیم کە فول کوردیە. بەڵام بەکو بەکارهێنانی ئەمانە ئەو قسەی جەنابیشتەوە لە تارانەوە زۆر سوپاسیانەکەم کە ئوستادە گەورەکان کە پێمیان وتۆتیان بەڕاستی ینی ڕاستی ئێمە ئیشەکەین خۆی ئێستا ئێران ینی بەڕاستی ئیمپراتۆری هونەرە لە هونەری دەستا ئیشی زۆر جوانەکان کە بە شانازیەوە من 3 ساڵەمە بەر لە سلێمانی هەڵبژێردرام چوون بۆ گورگان لەوێ بەشدار بووم خڵاتی ڕێزەران وەرگرت لە ئێرانە ئەوە زۆرە بۆ من. ئەو پرسیانەی وتیان لە سلێمانی ئیشی وا ئەکرێت ئیشم زۆر برد بۆ ئەوێ زۆر خۆشحاڵ بووم بەوەی. ئەمیشە وتم فول کوردیە و مولکی نەتەوەی کووردە ئەگەر چی جیهان لەسەری ئیشەکەن بە هەموو شێوازێکە خۆیان ئەیانەوێ. بۆ نمونە لە سیل بینومە ئیشەکەن ڕەسەناتی خۆیانی پێ دەردەبڕن، بەڵام من لێرە گۆڕانکارەکەی ئەوەیە بەڕاستی پیانیش وتوم وتوانێت ئیشەکەی تۆ کە ئەیبینی ئەزانین کوردیە کوردوێتی. ئەگەر ئینگلیزیش بنووسم ئەگەر هەر زمانێکی تریشی پێ بنووسم ئەزانن کورد کوردیەتی پێشتم ئەو مڵکی کوردی پێوە دیاربی ئەوە شتێکی زۆر شانازیە بۆ زۆر باشە دەستە خۆش بێت. کاتە کاکە تەنها تۆ بۆ گرنگیدانی زیاتر بە کارەکەی خۆت یاخود لە سەرەتا بۆ ئەوی کە کاک تەنها فێر بێت
چۆن و بە چ شێوازێک هەڵکۆڵین لەسەر ئەم دارانە بکرێت بۆ ئەوەی کە کارەکەت بە جوانترین شێواز پێشکەش بێت و نیشانی بدەیت. سوودت لە چی بینی؟ چۆن فێری ئەم کارە بووی؟ وەکوتم تەنها خۆشەویستی شعر بەڕاستی، یعنی بڕوام پێ بکەن ئەگەر هەندێک جار برسیم بۆ ینی ویستمە ئاوی بخۆم یانانی بخۆم ئەگە دێرێکی شعر بخوێنمەوە پڕ بەدڵم بڕوام کە تێرە بن. باشە ئەمە بۆ دنیای شعرەکە و بەڵام بۆ هەڵکۆڵینی لەسەر دارەکە چونکە ئەمە دوو بابەتی زۆر جیاوازن بەڕاستی. تۆ چۆن بۆ منە فێری ئەم هەڵکۆڵی نەبووی لەکوێ فێر بووی؟ دەستپێکی ئەمە لە دێرێکی مامۆستا قانعەوە بەڕاستی، چونکە من قانع ینی بڵم دیوانێکیم لەبەرە مەڵێنە زۆر حەزم لەوە کرد کە بێتەوە بۆ یەکەم جار بینیم ئەو ئیشە بەدەست ئەکرا زۆر بەلامەوە سیر بوو حەسم کرد ئەمە زۆر ئەمێنێتەوە ئیتر ئەو دیێڕێ کە ئەڵێ ماڵ و حاڵت بۆ چییە گەر میلەتت زلت بژی تاجی سەرشۆڕی فڕێدا تۆشک و میلەت بژی ئەوەم دروست کرد دام بەکرد ینی بکە بینی لە پێش چاوم دروستی کرد بەڵام شانازیەکەم کە بەبێ مامۆستا فێر بووم من کەسێک نەبووە فێرم کانی شانم باد بەڕاستی چەندین هەڵم تیای کرد چەندین جار دەستی خۆمم مەڕی چەندین جار تیخم شکاندارم فڕەیە تابلم دروستە کرد بە 4 بە 5 لە کۆتای فڕەمایان ینی دەرنە ئەچوو لەو شوێکە خۆم ئەویست بەڕاستی ینی ئێستا گەیشتمە بۆ ئاستەی کە تابلۆکانە بەڕاستی لە زۆر جار ئەمێنێتەوە ئەیبەن و هەڵێواسۆر باشە وێنێ لەگەڵ ئاگرن و جێگە شانازیە بە من بەڕاستی ئەزمون زۆر کاتەوگەێنێ بۆ ئاماجێک کە خۆت مەبەست بەتاکید هەموو کەسێکیش کە بەهرەیەکی تیا بێت ئەبێ هەوڵی بۆ بات بۆی کە بتوانە بیهێنێتی ئەمەی کە تۆش ئەیکەی کارێکی تۆزێک جیاوازترە بۆی کە من سەرنجی منی ڕاکێشەوە هەموو کارەکان لەسەر دارە وەداری شەدا بمێنێتەوە جوانتر کۆنێتەکەی وەربگرێت جوانتر ئەبێت ئەم دارانە یاخود ئەم شێوازەدارە لەکوێ دەستەکەوێت هەر لای خۆمان هەیە یاخود خۆمانەوە هەسروشتی خۆمانە هەر باشە ئەو کەلوپەلانەی بەکارێنی بۆ شێوازی نووسینەکان شفرەیە یاخود کۆمەڵێک کەرەستەی کەیەکە جیاواز بێت من شارە باریکەکانە باشە لە کارگاکەمە هەبوو کە پێشتریش لەلایەن ئێوە کە راپۆرتی تایبەت لەسەری کراوە کە چۆن ئیشەکەم هەر هەمووی بەڵام لێرە بەداخەوە شوێنی ئەو نەبوو کە لە پێشتان ئیشی تیا بکەی ئەم ئیشانە سێ جۆرە بەڕاستی جۆرێکی نووسینە جۆرێکی وێنەیە کە ئەوانە ئەیبینن ئەو وێنەیشە دوو جۆرە بەرجەستەمان هەیە و پێڵن منە بەدلایەنە خۆمان داخراوە حەفرن هەمووی سێ شێوەن هەر شێوەیەکیش بە سێ شێوە چاپ ئەکرێت و ئەنووسرێت ئێستا کە بمتوانێت کە بە دەستی لە پێش چاوتانانی بە شێوەیەکی ئیش کە بمتوانێت ئەنجام بدەم ئیشەکان زۆر ئەستەمە زۆر دژوارە زۆر هیلاکە زۆر وردە بەڵام کە تەواو ئەبێت کە ئەیبینیم و تەواو ئەبێت بڕاب کە ماندووبوونم بینێتێتەوە ڕاستە زۆر باشە تا چەند دڵخۆشە بی لە کاتێک کابینی کە بەژاری پێشەنگایەکەکە یاخود کاچیت بۆ ماڵێک ئەبینی کارێکی کاکە تەنها هەڵواسراوە کارێکی کاک تەنها داگایان لە پێشەنگاکانە بەتایبەت شتەکانە زۆر ئیشی خۆم بینیوە لە دایرەکانە زۆر ئیشی خۆم بڕوا بکە ینی کە بینیمەوە ئەزانم کە مناڵێکی خۆم ببینی ئەوەندە لەلامە خۆشەویستن بڕوان پێ بکەن تابلۆم فرۆشتە گریان بۆدا باوەخان باشە خۆی زۆر جا کارە هونەریەکان بەدەر لەوەی کە هونەرمەندەکە یاخۆ کەسێک کە بەتڵ و بەچان دروستیەکە زۆر جار بەدەر لەوەی کە کارێکی هونەریە بەدەر لەوەش کە تۆ کۆمەڵێک کەسایەتی کۆن و شاعیرەکانت پێخاتەوە یعنی ئەوەی کە ئێستا بەدیم کرد لە هەموو شعرەکانە ناوی شاعیرەکانیش دروستراوە ینی بۆچی با من بزانم مفتی پێنجێنی هەڵبەت بمێنێ ئەمەیان شعری خۆمە ئەو عومەر سەلیمە خەتەکەی نووسیوە مامۆستا عومەر سەلیمێکێکە زۆر زۆر ڕێز و سڵامەیە بۆی کە زۆر زۆر میشە یارمەتی داوام بەڕاستی لە شێوازی خەت و ئەوانە ئەوە هیوان شعری خۆمە بچمان شعری مفتی پێنجێنی هەڵبەت شعر زۆر بوو بێنم بەڵام وەکو جێگا هەر ئەوە هەڵێک نامە بەستە سەرچەکەی منەوە بوو ینی بۆ نمونە ئەم بەڵێ حەقی ینی تۆ حەقی بە شاعر بە هیچ شێوەیەک بۆی کە زۆر جار ئێمە کتێبێکە لە کتێبخانەیە کا لەوانەیە زۆر کەس بیری ئەوەی نەبێت کە بێت ئەم شاعرانە بخوێنێتەوە بەڵام کە تۆ لە تابلوێکا بینیت ئیتر ئەم تابلوێ لە ماڵا بێ لە ڕێستۆران تا بێ لە شوێنێکی گشتی بێ هەمیشە پرسیارت لات بەتاکید یەک تابلۆم هەیە نێم نووسیوە زۆر زۆر بەداخەوە ئەڵێ شەهید پێناسە شەهید هێناومە بۆ شەهیدە زۆر زۆر یعنی بەداخەوەم کە وەرم گرت بەڵام ناوی شاعیرەکەی نییە زۆر جار وتومە بڵاوم کردەوە ئەمە شعریکەیە نم نووسیوە هەر بە تەمام ئەوەیش بنووسم چووکە مافی خۆیەتی بەڕاستی و لێتانژە شارمە زۆر بە خۆشحاڵیەوە ئەڵێم لەم چەند ساڵەیە ینی هەر بە خوریا ئەوە بم کە شوێنێکە بێ پەنای بۆ بەریمەک و هونەرمەندانەک و دەستڕەنگینان
کە سپاس بۆ خۆ شانازیە کەمێکێکم لە دەستەی دامەزێنەری ڕێکخرای هونەری دەستە سلێمانی ڕێکخرای کە تازەمان دامەزراندووە بە هیوام کە بتوانین ئیشی باشتر بکەین ئەو زۆر لەم بۆ ڕێکخراوە خۆشەکە تاکو ئێستا ئەگەر چی ماوەکی زۆر کەمە بەڵام زیاتر لە 170 نەفەر لەشێ دەستمانە بۆ ئیش بازارمان هەیە لە پارکی گشتیمان وەرگرتەوە زۆر سپاسیانەکەم کە دوای ملیۆنێکی زۆر و هەوڵوماندوبنێکی زۆر بۆ ماوەی 3 مانگ توانیمان ئێمە ئەو بازارە دابمەرزێنین هەفتانەی هەیمانە لەوێ هەموو دەستڕنگینان کۆمان کردونەتەوە بۆ ئیش بەڕاستی کەسمان زۆر لە سلێمانی بەڵام بەداخەوە چونکە چەترێک نەبووە لە ژێری کۆ ببینەوە جا بۆیە ئێمەش هەوڵماندا کە ئەو ڕێکخراوە دروست بکەین و بۆی بتوانین کۆیان بکەینەوە بەڕاستی واتە هەفتانە پێشەنگاتان هەیە ئێوە لەو پارکی لە پارکی ئازادی دوو ڕۆژ هەمانە بەڵێ زۆر باش چەند شەمان و چەند شەمانە و پێشەنگاتان هەیە بۆ یەگەر بینەران حەزکەن مەگەر کەش و هەوا بمان گۆڕێگینا پێنجشەم و جمعەیە جاری وا پێنجشەم و جمعە و شەمەیە جاری وا چوارشەم و پێنجشەم و جمعەیە ئەگۆڕێ بەپێی کەش و هەوا بەڵام لە هاوینانە تر پێما بێت پێنجشەم و جمعەکە باشە کاکتەنها بگومان ئەم جۆرە نووسینانە پێویستی بەوەیە کە تۆ خۆش نووسیش بیت وایە بۆ ئەم بابەتانە خۆت نووسیتە یاخود سوودت لێ زۆربەی هەرە تابلۆکان بۆ ئیشی کردم بە دوو بەشەوە ڕاستی ئەو بەشەی کە بۆ بازار ئیشەکەم لە زەڵ مەوزم کە هاتم بینوتان دوکانم لەوێ بۆ ئەو بازارە دوو بەشن شتی بچووکەکان بۆ دیاری بەڵام بۆ پێشەنگاکان پێویستم بەوەیە کە بەڕاستی بنووسێ لەسەر وەرخەی گەورە ئێتر هەر خۆشنووسێک بێت بەڕاستی فۆتەکان جیاوازن من ناتوانم هەموو ڕۆژ ئەو فۆنتە بەکاربێنم بەڵام فۆنتی جیاوازترم هەیە بۆ بازار ئەوە بۆ هەمووشە بۆ هەموو ڕۆژە چونکە بۆ بژێوی ژیان ئێمە هەر ئیشێ بکەین خوارد ئەبێ ئیشەکرد بۆ بژێوی ژیان جا لەبەرەوەیشی نەمتوانین لەم هونەرە دوور بمەوە چونکە هەر ئیشێ بکەین بۆ بژێوی ژیان نیوەی کاتت لێبا ڕۆژەکەت هەر لێ ئەبا هەر بە گشتی دیفریای ناکەوی ئیشکەی بیرم کردەوە کە چۆن لەم هونەرە دوور نەکەومەوە و پێشی بژیم بەڕاستی هەڵسام کردم بە دوو بەشەوە یعنی بەشێکی بۆ بازار بۆ کەسێک ناو مناڵەکەی بنووسێ کەسی ڕژی لە دایکبوونێکی بێ کەسێک هەدیەکی بێ ئەوانە کە زۆر زۆر باشەوە من سەر بەڕاستی بەوە ئەژین سوپاس بەخوا کە خەڵک زۆر زۆر پێشوازی لێکە کاتە خەڵک تا چەند خواستیان لەسەر ئەم کارە دەستیانەیە هەڵکۆڵین لەسەردار کاندی جار بە ئیشە ناگەم ئەنێوەنە ئیشم جاری وای لێ ڕاکە خۆ هەر ئیشی منی هەر ئەوەکەم ینی بەیانی لەسم تاکو ئێوارە هیچ ئیشێکم نیە تەناو ئیشاکەم ئەگەر ڕۆژێکیش ئیش نەکەم تایە بڕاب کە هەستەکەم شتێکم من کردووە ینی هەستەکەم شتێک من کردو منی مرۆ ئیشم نەکرد دەستم بەردار نەکەوتووە مەگەر پێشەنگام بوو بێت ئەگینە هەموو ڕۆژێک ئەبێ ئیشی لێ بکەیت ئەمێنێتەوە ئیشەکە چونکە ئەمێنێتەوە خەڵک ئەوێت بەڕاستی زۆر باشە ئەمێنێتەوە بە جوانە لە ڕووی هونەریەوە زۆر کات کە تۆ کارێکی هونەریەکەی یاخو کارێکەکەی بۆ نمونە ئەگەر بۆ بازار بێ لەوانەیە پەلەپەلێکی پێوەتیار بێ ئەگەر بۆ هونەر بێ لەوانەیە لەسەری بۆستیت ڕەنکردنی ئەم دارانە بە چ مادەیەکەیکەیت من تەنها ڕۆن بەکارهێنم بۆ ڕۆن لەبەر ئەوەی لە ڕەنگی سروشتی دار خۆی سوودمەند ئەبم نەوەک ڕەنگی کە من دار کە ڕەنگیم کرد ئیتر لە داری دەرەچێت کە بەپێی ئەو ماتریاڵانەی کە زۆر جار لە کاری هونەریا بەکارێنن بە تایبەتی پیکەر تاشەکان یاخۆدە و کەسانەی لە بواری هەڵکۆڵینە بەڕووی ئەکاتیمی و خوێندویانە کۆمەڵێ مادە هەیە جیاوازی هەیە هەندێک مادە هەیە لە ماوەی چەند ساڵێکی زۆر ئەم مادەیە بێنێتەوە هەندێک مادە هەیە لەوانەیە ئەگەر لەسەر کارەکە دای بنەی لە دوای ساڵێک هەڵبوەرێ یاخود لێ ببێتەوە تۆ چەند کار لەسەر ئەوەکەی کە ئەم تابلۆ جوانە یاخۆ ئەم لەوحە جوانە بە شێوەیەک بێنێتەوە کە ساڵێک کە شەراوە ببین ئەو ڕۆنە ئێمە من لەگەڵ تەنەرە تێکەڵێکم تەنەر ئەلفیشی تایە بە مادەی ئەلف هەمیشە کۆکەرەوەیە یعنی ئەیدی لە هەر مەوادێ بە تایبەت دار چونکە هەڵێ بژێ کە هەڵێ مژی خۆ ئەگرێ ئێستا ئەو دارە ئەگەر بە خامی بینوسم بە سپێتی زۆر بە ئاسانی ئیشکێنی بەڵام ئەو موادمدا لە وشک و تۆزێ زۆر ئەستەمشکانی ینی کەواتە ڕەنگی شوشە ئەگرێ بەخۆی وشکە بێتەوە ئەوش بوونەوەیش بە هیچ شێوەیەک نایڵێ بۆ ئێستا ئەو تابلۆنە زۆر بە ئاسانی بە ئاو بیشۆ هیچ کێشەی نییە بەری پشتەوەی نە بەڵام بەری دیوی ینی ئەم دیوی لە بەروی ڕۆنەی پێوە ئەو ڕوونەی پێ وەکو علاگەیەکە وەکو ڕۆنەکەی تێک ناچێت بە هیچ شێوەیەک تێک ناچێت ئەگە ئەو ڕۆنی لێ نەدەی بە مروی زەمان تەماندارەکە هەواڵم ژێ وشکە بێتەوە ئەوەرێت و پترەکانی پێوە دیارە باشە کاکتەنیا بەس کار لەسەر دارەکەیت یاخو کار لەسەر کۆمەڵت بابەتی کەش بکەیت هەر بە دار ئیشم کردو بۆ نمونە دەم و چاوم کردووە دارم هەیە چەند نوع دارم هەیە داری گوێز ڕەنگە ئێوە نەزانێت 27 ڕەنگ داری گوێزم هەیە داری گوێزم هەیە پەمەیە هەیە سەوزە
هەیە ڕەشی قەترانە هەیە ڕەشێکی درۆزن هەیە سەوزێکی کاڵە بەتایبەت لە داری گوێزە زۆر دەوڵەمەنین بە پێی شوێنەکان دارگوێز ئەگۆڕێت دەموچاوم کردووە ئەو دارم بەکارهێناوەکە پێستی دەموچاوە بۆ جامانە بۆ نمونە جامانە چی پێویستە داری سپی و داری ڕەشی بەکارهێناوە یعنی لە ڕەنگەکان زیاتر لە ڕەنگی سروشتی زیاتر سوود دەبم نەک ڕەنگی کەی ڕەنگم سەعاتم کردووە بۆ کەسێکە ویستێتی دێ توی کاتژمێرێکم دروست کرد دروست کردو بە ژمارەکان دوای هێناتەوە سێرەکەم بۆ یاغی کردووە بە یاغی نینۆک یعنی تۆ کە بۆ یاغی سەوز و سوور و زەردی ئەەکەی ئیتر لە داری دەرەچێتم بۆ وا لێ کردووە خۆی ئەو ڕەنگەدارە من هیچ کات ڕەنگ ناکەمە کوڕ ڕەنگ بەڵام ئەو ڕۆنیست ئەو دارانە ئەگەر دەخەت بە چوارچێوەکە ها چەند دارێکە هەرکی ڕەنگی خۆی تایبەتی هەیە